پشتگوێخستنی دۆسیەی ئەنفال و داواکاری ڕەوای کەسوکاری ئەنفالکراوان پاش نزیکەی 33 ساڵ لە پرۆسەکە و 30 ساڵ لە حکومڕانی کوردی، نیگەرانی چالاکان و کەسوکاری ئەنفالکراوانی لە سنووری قەزای چەمچەماڵ لێکەوتووەتەوە. ڕێکخراوەکانی بواری ئەنفال بۆ پەیام دەدوێن و دەڵێن هاوشێوەی داواکاری چین و توێژە جیاوازەکانی دیکە، داواکاری ڕێکخراوەکانی بواری ئەنفالیش لەلایەن حکوومەت و وەزارەتی شەهیدانەوە پشتگوێ خراوە. باس لەوەش دەکەن لە 14ی چواری هەموو ساڵێکدا بەڵێنی بێبنەما لەلایەن بەرپرسانی باڵاوە بە کەسوکاری ئەنفالکراوان دەدرێت و جێبەجێش ناکرێن. مەسائلی دۆسی ئەنفال دۆسیەکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پشتگوێ خراوە. ئێمە معنی گەیشتومەتەوە قەناعەتە یعنی نەگەر دۆسی ئەنفالەوە دۆسی کورد لەلایەن ئەم سیاسیانی خۆمانەوە پشتگوێ خراوە. بەراورد بە ساڵانی ڕابردوو چی ئاستی خزمەت گوزیارانی کە حکوومەت پێشکەشێکە، چی ئاستی ئەو ئیشانی کە لەسەر دۆسیەکە ئەکرێ وەکو مەسائلی سەقافی و ڕۆشنبیری و لێکۆڵینەوە توێژینەوە وەک پێویست نییە. لەسەر ئاسی باڵاوەک پێویستیش نەکراوە، حکوومەت هەرێمی کوردستان نەیکردەوە، ئەوەی کرێتی شەخص کردوێتی، ئەوەی کرێتی ڕێکخراو کرێتی، ئەوەی کرێتی ڕۆژنامەنووس کردوێتی، ئەو بەڵگە و دیکۆمنتانەی کە ئێستا لە بەغایە ئەوانەی کە لە ئەمریکا گەڕێنرایەوە تا ئێستا من نەبینێ حکوومەت هەرێمی کوردستان دەخت بکاتەوە ئەوەی داوای موچە و پلە و پۆستەکە لە بەغا داوای ئەوەی نەکردووە ئەو بەڵگە و دیکۆمنتانە بگەڕێتەوە مونومەتی ئەنفال. ڕفاتی ئازیزەکانمان لە گۆڕەکانە هەروەکو گۆڕێکی ئاسایی هیچ ئاسارێکی جینۆسایدی پێوە دیار نییە کە تۆ ئەمە بۆ جیهانە ئەبێ وڵاتان دێنە سەری کۆنسوڵ دەسەری ببینێت بڵێ مەگەلێکە لێرە جینۆساید کراوە بە ناوی ڕێکخراوە و بە ناوی مڵکی خۆیەوە. بەشێشی دیکە لە چالاکان و ڕێکخراوەکانی بواری ئەنفال پێیان وایە حکوومەتی هەرێم هاوشێوەی ڕژێمی پێشوو دەیەوێت ئەنفالێکی دیکە بەسەرنەوەی ئەو شەید و ئەنفالکراوانەدا بهێنێت کە لە مەرگە سادەکەدا ڕزگاریان بووە. هاوکات هۆشداریش دەدەنە لایەنە پەیوەندیدارەکان لە ئەگەری وەڵام نەدانەوەی داواکاریەکانیان هەڵوێستی تونتریان دەبێت. لە دوای 33 ساڵ بەداخەوە ئەنفالێکی تر لە دەستی حکوومەتی کوردی خەریکە بەسەر نەوەکانی ئەنفال و بەسەر دایک و باوک و خوشک و برا و خێزانی کەسوکاری ئەنفالە دروست دەبێتەوە. ئەویش ئەوەیە تاکو ئێستا موچە 1 ساڵێکی کەسوکاری ئەنفال خوراوە، تاکو ئێستا مۆزەخانەیەکەوە لێ چەمچەماڵ دروست کراوە، مۆمێنتێکی گەورەیە لە چەمچەماڵ دروست کراوە، پەراخست کراوە، هیچی بۆ نەکراوە. دایکی ئەنفال هەیە، تاکو ئێستا موچەی نییە، نەوتی نییە لە ماڵەوە. دوای نزیکەی 33 ساڵ لە مەرگەساتی بەناو ئەنفال، دیارترین نیگەرانی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان خۆی لەوەدا دەبینێتەوە کە تا ئێستا نەتوانراوە دۆسیەی ئەنفال لەسەر ئاستی نێودەوڵەتی کاری لەسەر بکرێت و بناسێنرێت. نەگەڕانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق بۆ زێری خۆیان و دادگای نەکردنی جاش و مستەشارەکان و خانەنشینکردنیان لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتدارەوە بە پلەی باڵا هێندەی دیکە کەسوکاری ئەنفالکراوانی نیگەران کردووە. هەروەک خەرج نەکردنی موچە و شایستە دارایەکانیان لە کاتی خۆیدا یەکێکی دیکەیە لە داواکاری و نیگەرانیەکانیان. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.